سڵاوتان لێبێت دیارە ئەو هێرشەی کە شەوی ڕابردوو کرایە سەر کێڵگەی کۆرمۆر لە سنووری قەزای چەمچەماڵ زیانی زۆری بە پچڕانی کارەبا و وەژێرخانی ئابووری هەرێمی کوردستان گەیان و بە دەرەجەیەک کە کارەبای دوچار کاژمێری کەم کردەوە بۆ 5 کاژمێر واروەها لەلایەکی دیکەش ئەگەر بێت و ئەمە درێژە بکێشێت کاریگەری لەسەر گرانبوونی غازی ماڵانش دەبێت غازی چێشت لێنان و خۆ گەرمکردنەوە یعنی ئەو هێرشەی کە شەوی ڕابردوو کرا یەکێکە لەو هێرشە گەورانەی کە کاریگەری یاخود کاردانەوەی زۆری لە ناوخۆ دروست کرد و چاوەڕوان دەکرێت لە ئاستی دەرەوەش کاردانەوە لەسەر ئەم هێرشە هەبێت و بە تایبەت ئەمریکا کە ڕەنگە ئەم جارە جدیتر بێ لەسەر و هێرشانەی کە کراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر هاوشێوەی و هێرشانەی کە لە مانگەکانی ڕابردوش کرایە سەر کێڵگەی نەوت لە سنووری دەهۆ کە زیانی بەر نەوت و ژێرخانی هەرێمی کوردستان گەیان من دەمەوێت باس لە هۆکار یاخود گرفتەکانی دوای ئەو هێرشە بکەم لە ئێستادا کارەبا لە هەولێرەگە وەکو هەولێر قسە بکەم لە 180 گەڕەکانی شاری هەولێر کارەبایان پچراوە ئێستا وەزارەتی کارەبا و هەروەها سامانە سروشتیەکان وەروە کۆنتترۆلی کارەبای هەرێم لە کۆبوونەوەدان ئێمە پەیوەندی بام بە بەڕێبەری کۆنتترۆلی هەرێم کردوتی ئێمە لە ئێستادا لە کۆبوونەوە داین بۆیە ئامادە نەبوون هیچ قسە بۆ ئێمە بکەن بۆ ئەوی کە پلانی داهاتویان چی دەبێت ئێستا ئەوان سەرقاڵی کۆبوونەوەن بۆ ئەوی هەماهەنگی بکەن ڕێگاکان بدۆزنەوە تیمێکیان پێکێنەوە بۆی سەردانی کێڵگەی کۆرمۆر بکەم زانین زیانەکان چۆن و لەگەڵ کۆمپانیا داناگاز بکەونە گفتوگۆ کە ئایا کەی دەتوانن لە ئێستا ئاگرەکە کۆنتترۆل کراوە بەڵام تاکەی دەتوانن ئەم کێڵگەیە دووبارە بخەنەوە گەڕ واروەها ماوەی چەندی پێویستە بۆ ئەوی کە کارەبا بێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەوان سەرقاڵی گفتوگۆن لە ئێستادا و ئەگەر بێت و ئەم زیانەکان زۆر بن و کاتێکی زۆر پێویست بێگومان ئەمە دەبێ حکوومەتی هەرێم ڕێگای دیکە بگرێتە بەر بۆ ئەوەی کە کارەبا دامیم کە یەکێک لە ڕێگاکانی ژەوەیە کە یەکەکانی گاز بخاتە کار و هەروەها ڕێگایەکی دیکەی ئەوەیە کە هانا بۆ مۆلیدەکان بباتەوە دووبارە بەڵام ئایا پرسیارەکەوەیە ئایا مۆلیدەکان لە ئێستادا ئامادەیان تێدایە کە هەماهەنگی حکوومەت بکەن بۆ ئەوی جارێکی دیکە کارەبا بە هاوکاری حکوومەت بکەن بۆ پێدانی کارەبا ئەمەش وەڵامەکە لای خۆیانە